دەمەکی داک و بڕیارە سبەهی سەعات 10 ئەف گوتوبێژە جارێکا دی دەست پێ بکەن ئەvê carê gotûbêjan şiklekê dî şêwazekê dî bixwe vedîtiye beriya nûke tenê meseleyên etom bûn nûke Emerîka komeka diya mijaran hatiye ser mêza gotûbêjan lê Îran her meseleya etomî dikete mijara serekî efkarê me Diyarkur de ji Washingtonê dê zanyariyan dete me diyar ez dê me defte nizanim ji aliyê Emerîkî ve em pêşbîniya çi bikeyn gereka dî rojên dirêjên danûstandinê yan jî çawa ye Emerîka çil gel xud betin çi danîte ser mêza gotûbêjan mercên wê çi ne bû Îranê بەڵە شاهیان وەکو باس کردیانی زانیاری دیش بە یەک سۆر هەن لەلایەن بەرپرسانی ئەمریکا و بەرپرسانی ئێران بەڵام ئەوەی بەرپرسانی ئەمریکا تاوەکو ئێستا پشتڕاستیان کردوتەوە و لانی کەمەوەی کە لە ڕاگەاندراوەکان یەخ بڵێن بە ئاشکرا گوتویانە چوار مەلەفی سەرەکی لەسەر مێزی گفتوگۆکانە بن یەکێک لەو مەلەفانە مەلەفی ئەتۆمیە و مەلەفی دووەم مەلەفی موشەکە بالستیەکانە و مەلەفی سێەم مەلەفی گروپە چەکدارەکانە و مەلەفی چوارەم مەلەفی خۆپشاندەران و هەروەها پرسی مافی مرۆڤ لە ئێران ئەو چوار مەلەفا ئەمریکەکانیان لەگەڵ ئێرانەکان تاوتوێ بکەن هەرچەندە دوێنێ کەمێک ئاڵۆسی دەکە دەسەرەوەیکە پێشنیکرا کۆبوونەکانتانان قەڵۆشنەوە بەڵام ڕاستەوە ماسی سەرەیە بەتابەت لەلایەن وڵاتانی عەرەبی و وڵاتانی دیکە کە نێوەگیرن بۆ ئەو کۆبوونەوانە سەر بکەن ئەمریکا ئێستا ئەوێت ستیڤ ویتکۆف و جارید کوشنەر کە ڕێوەشکاری باڵای سەرۆک ئەمریکا بنێرێت یانەوێت داوایان کرد جۆ لە ئێرانیەکان بگرن و ئێرانیەکان ئامادەن سازش بکەن ئەمریکا ئەوێت لەگەڵ ئێرانەکان دابنیشێت بۆ خۆشیان ئەڵێن دانیشتن لەگەڵەوان مانەیەوەنی کە مەشرعیەتیان پێدەین بەڵکو مانەی ئەو کێشەیە بە دیپلۆماسی چارە سەرکردن چکە دیپلۆماسیەت باشترە بۆ وڵاتانی ناوچەکەش داوا لە ئێماکەن و یعنی شارەکەن لە ئەمریکاش بۆبی بەهێزەکەن بۆی ئەم کێشەیە بە دیپلۆماسی چارەسەر بکەن بەڵام لە هەمان کاتیشدا ئەمریکا ئەڵێت ئێمە بشاردەکانی دیکەش لەسەر مێسی ئێمە هەن نامانەوێت کات بە گفتوگۆ بکوژین ئەمانەوێت ڕێکەوتی لەگەڵ ئێران بکەین و ڕێکەوتەکەش ڕوون و ڕەوانە کە ئەمریکیەکان چیانەوێت بۆی ئێرانیەکان ئەبێ بێن دانوستانی ڕاستەقی نەکەن کێشەیەک یەک ئەمریکیەکان باسیەکەن و خاڵێک ئاماژە پێدەن دوای خاڵ ئەمریکیەکان ئەڵێن گەورەترین کێشەی ئێمە ئەوێ لەگەڵ ئێران لەگەڵ کەسی یەکەم ئەو وڵاتە قسە ناکەین هەمیشە لەگەڵ کەسێک قساکەن ئەو کەسە ئەگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆی لەگەڵ ڕێبەری باڵا قساکات ئەو کات ئەگەڕێنەوە لای ئێمە مەش کێشەیەکی زۆری دروست کردووە ئەمریکیەکان ئەڵێن ئێمە حەزمانە کرد خامنەی خۆی تەلەفۆنەکەی هەڵگرتای یان خۆی هاتبایە کۆبوونەوە ئەم قەزیەمان یەکلایی کردباوە چونکە ناکرێت ئێمە کات بکوژین بەڵام ئێران تۆزە ئالۆزە ئەم جارە لەگەڵیان کۆبینەوە بزانین چیانەوێت و ئەیانەوێت چ سازشێ بکەن داواکەن سازشی زۆر بکەن ئەگەر بێت و نەیکەن ئەو کات ئەمریکیەکان ئەڵێن ئێمە خۆمان نەزانین چیەکەین یعنی ڕوونە خۆیان نەزانین چیەکەن بژاردەی سەربازی یان بژاردەی سەپاندنی کوشاری زیاتر لەسەر ئاستی دەوڵەت و لەسەر ئاستی یەک پرسیارم هەیە لەسەر بژاردەی سەربازی و لێدان لە ئێران بەڵام یعنی سبەی وێتکۆف و عێراقچی ڕاستە و خۆ دانیشن بەرامبەر بە یەکتر یان جارێکی تر لە ڕێگای ناوبژیوانەوە سەودانستاندنەکە تاوکە ئێستاوی ئەمریکیەکان داوایان کردەوە گفتوگۆکان ڕاستە و خۆ بن یعنی هیچ نێوەنگیرێک نەبێت ئەمریکیەکان ئەڵێن پێویست ناکە ئێمە لە ژوورێک دانیشتوان لە ژوورێشکە و کەسێک لەم ژوور بۆ ئەم ژوور بچێت بەیەکەوە دانیشین ئێمە چیمانەوێت ئێوە ئەتوانن چی بکەن بۆی ڕێک بکەویت تەنانەت ئەوان حەزەکەن لەگەڵ کەسی یەکەمی ئێرانیش کۆ بنەوە ڕاستە خۆی یان پەیوەندیش تەلەفۆنی هەبێت لە نێوان دۆناڵد ترامپ و خامنەی بۆی ئەم کێشەیە چارەسەر بکەن بە یەکجاری بەڵام خۆتەزانی سیستەم و سیاسەتی ئێران تۆزە جیاوازە ئەمریکیەکان ئەڵێن لەگەڵیان دانیشین ومانەیە کۆبوونەوە دوو قۆڵی بێت بەڵام يعني هێشتا سەداسەد فۆرماتی کۆبوونەکە لە ناوشاندی ئەمریکا فۆرمات تەواو ئەمە بزانم کێ لە ناو شاندەکە دەزانین تاوەکو ئێستا تەنیا ویتکۆف و جارید کوشنەر جارید کوشنەشی تێدایە ویتکۆف و جارید کوشنەرن ئەم دوو فەیسەن بەڵێ بەیەکەوە بەشداریەکان بێگومان ژمارەیەک یاری دەدەریان لەگەڵا بەڵام دوو فەیسی دیار لەسەر ئاستی ئیدارە ستیڤ ویتکۆف نێردەی تایبەت دۆناڵد ترامپ بۆ پرسی ئاشتی و ڕۆژهەڵات بۆ ئەم پرسێک ڕاستیەکەی ئەو دوانن جارید کوشنەریش کە ساوای دۆناڵد ترامپە و ڕاوێژکاری باڵای سەرۆکە ئەویش بەشداریەکات لەو دانوستانانە دوایین پرسیارم دیار باوە بێت یعنی ئەگەر هات و ترامپ ئەوانە کە دەڵێن دەزانن ئێمە چی دەکەین بژاردەی سەربازی کە باسەکەین ترامپ ئەتوانێت بژاردەی سەربازی ڕێک دەست پێ بکات یان پێویستی بە ڕازامەندی سازی و دامەزراوە و پەرلەمان و کۆنگرێس و وەزارەتەکان و وەزیرەکان هەیە یان بەس خۆی ئەتوانێت ئەو زەربەیە بدانێ
ئەمە لێرە تۆزە مناقەشە هەڵگرانی دەسەڵاتی سەرۆک بۆ بەکارانی هەیە سەربازی سەرۆک ناتوانێت شەڕ لەگەڵ ئێران بەرپا بکات شەڕەکەی سەرتاسەری بەڵام بۆ هێرشی سنووردار ئەتوانن هەندێک پاساوی یاسایی بێننەوە کە هەندێک شوێنی سنوورداری ئێران بکەنە ئامانج بەڵام لەگەڵەوەشدا حسابات و وردەکاری زۆر هەیە خۆ دەزانانی ئەمریکا هەڵبژاردنین لە پێشا و هەڵبژاردنین بریتێرم و خەڵکی ئەمریکا لەگەڵەوەدانی ئەمریکا چەکی لە شەڕێکی فراوان لەگەڵ ئێران بۆیە ئەمریکاش تۆزێ سڵکردنەوەی هەیە لە بژاردەی سەربازی بەڵام لامان کاتدا خۆشی سپی کابڕۆکە بڕیارە کۆنفرانسی ڕۆژناوانی شەوێت ئەڵێن سەرۆک سڵ ناکاتەوە لە بنەبەری بژاردەی سەربازی ئەبێ قسەکانی بە هەند وەربگرن و سەرۆک مافی هەیە دەسڵاتی هەیە هێزی سەربازی بەکاربێنێت لە جیار وڵاتێک کابێت تا ڕەشە لە سەراسایش نیشتمانی ئەمریکا بێگومان ئەوان پاساویان زۆرە بێت ئەگەر بیانەوێت هێرشێکی سنووردار بۆ سەر ئێران بکەن ینی پێشتریش کردویانە ڕەنگەم جارش جوان بیکەن و کۆنگرێس زۆر جار گلەی کردووە بەڵام گلەیەکانی هێندا بە هەنوەر نەگیراون لەلایەن ئەمیدارەیە دەستت تەخۆش گەلەک سپاس دیار تۆژی واشنگتن لەگەرم بۆی سپاس